ساڵتان لێ بکاتان باش هیوادارم هەموو باش و تەندروست بن. ئێوارێکی دیکە بە بابەتێکی دیکە هاتینەوەلاتان. هەمووان لە ژیانی ڕۆژانەماندا گرنگی بۆ دەدەین کە چۆن بژین، چۆن ژیانێکی تەندروستمان هەبێت لە هەموو بارەکان و لایەنەکانی ژیان، لە خۆگۆڕین، لە پۆشاکمان، لە شێوازی ژیانمان، لەو ماڵی تێدا دەژین. لە هەموو ئەمانە گرنگتر هۆکاری سەرەکی ژیانمانەوە لە ژیانە بەدڵنیاییەوە خۆراکە، کە بۆ هەندێک خۆراک ڕەنگە چێژ و تام و بۆن بێت و زیاخۆری یاخود کەمخۆری ئەمان بابەتێکی دێ. هەندێکی دیکە نەخێر خۆراک بابەتێکی شێوازی ژیانە و وەرزشکردن و شێواز و ڕێچکەیەکی تایبەتی ژیانی خۆیەتی کە وا دەکا یارمەتی دەربێ بۆی جەستێکی دروستکات. جۆرەکان زۆرن، زۆر ناچینە قوڵاییەوە. بابەتی گرنگی بەرنامەکەتان پێ دەڵم کە لە کۆی هەموو ئەمانە لە هەر جۆرێکی هەر کامێکی لەوانەی کە خۆراک بۆ تۆ چی دەگەێنێت، چۆن بەکاری دەهێنیت، پێویستێکی ژیانە بۆمانەوەی لە ژیان بۆ تام و توێژ و خۆشیە، گرنگترینی کوالیتیەتی چۆن دروستی دەکەیت ئەو خۆراکی کە تۆ دەتوێت، ئەگەر زۆر کەم بخۆی یاخود زۆر بخۆی. بۆیە یەکێک لەو بەرهەمانە و لەو بابەتانەی کە سەرچاوەیەکی گەورەی دروستکردنی خۆراکەکان و ئەگەر تایبەتر بڵم لە کۆمەڵگەی ئێمە لە ناوچەکەی ئێمە، ئەویش بابەتە چەورەکانن، ڕۆن، زەیت، جۆرەکانی چەوری بەکۆی گشتی. پرۆگرامی ئەمڕۆمان زۆر تایبەتە، هیوادارم بە وردی سەرنج بدەن و گوێ بگرن لەگەڵ دکتۆری زۆر بەڕێز دکتۆر حکمەت حاجی نووری حەڵواچی کە جەنابیان پسپۆرن، پسپۆری یاریدەدەر و پسپۆری بەرەمێنانی ڕۆکیەکانن، بە تایبەت کە ئەمڕۆ کۆمەڵک زانیاریمان پێدەدا سەبارەت بەو جۆرانی چەوری کە هەن و ئەو ڕۆنانەی کە هەن و کە ئێمە بەکاریان دەهێنین و ئەوانەی نێو بازاڕەکان کە ئێمە کامیان دروستەکەیە بیدۆزینەوە. بۆ هەموو بابەتانە قسەی لەگەڵ دەکەین. زۆر بەخێر بەوی دکتۆر، زۆر خۆشحاڵ بووم لە کاتی خۆت بەخشی بە ئێمە و لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە بوویت. زۆر سپاس بۆم دەرفەتە. زۆر بەڕێزی ئێمە سپاسی تۆ دەکەین دکتۆر. هەر دەبێت سەرتاولەوە دەست پێ بکەم کە جۆرەکانی چەوری، ڕۆنی خۆراکی جیاوازیان چییە، یان چەوری چییە، ڕۆن چییە و جۆرەکانی چییە، بۆ ئەوەی بۆمان ڕوون بکەیتەوە بزانین هەم دواتریش چۆن بتوانین ڕۆنێکی دروست و تەندروست هەڵبژێرین بۆ ژیانی ڕۆژانی خۆمان. بەڵێ، پێشەشی ئەمەوەیە کە باسیەوە بکەم بزانین جارێ ڕۆن چییە یان چەوری چییە بە شێوەیەکی گشتی. بێگومان چەوری بریتیە لە مادەیەکی پێکاتەیەکی شیمیاوی، واتە مادەیەکی شیمیاویە و لەگەڵ ئەوەشا چەوری خۆراکە. ینی چۆن پرۆتین ئێمە پێویستە بیخۆین بەکاری بێنین، کاربۆهیدرات پێویستە، چەوریش یەکێکە لەو خۆراکانەی کە لە ریزی کاربۆهیدرات و لەگەڵ پرۆتینایە، کەواتە چەوریش پێویستە بۆ گەشە و نمووی جەستەی مرۆڤ. هەموو کەسێک دەتوانێت ڕۆن یاخود چەوری بخوا، هەموو کەسێک پێویستی بەمە هەیە دکتۆر، یان جیاوازیە، چونکە بەتایبەت بۆ ئێستا دەزانین زۆرێک خەڵکەکان بەش بوون. بۆ پێشەکەش حەزم کردوزە زۆر ڕوونکردنەوە لەسەرەوە بدەم. هەندێکمان هەیە وەردش دەکات، هەندێکمان هەیە خۆی قەڵەو دەکات، هەندێک هەیە خۆی زەعیف دەکات. بۆیە هەموو کەس دەتوانێت ڕۆن بخوا یاخود هەموو کەس پێویستی پێیەتی؟ بێگومان پێویستە هەموو کەسێک ڕۆن بخوا. بە مانایەکی تر خواردنی تەندروست بە ڕۆنی تەندروست زۆر پێویستە بۆ هەموو تاژێک، بۆ هەموو مرۆڤێک، چونکە مەجموعەیە خەسڵەتی تر هەیە کە لە ڕۆنا هەیە بۆ لەشی مرۆڤ. ئەو بیرکردنەوەی غەڵەتە کە ئەڵێ فڵان کەس مەسەن گەیشتووەتە عومرێک ئیتر نابێ ڕۆن بخوا. نەخێر، پێویستە هەموو کەسێک ڕۆن بخوا و بە تایبەتی ڕۆنی ڕووەکی کە بە زەید ناسراوە. حەزەکەم ئەوە ڕوومکەمەوە کە ئێمە کە باسی ڕۆنەکەین، ڕۆنەکە بە عام، بەڵام ئێمە جیاوازی هەیە لە بینی ڕۆنی ئاژەڵی لەگەڵ ڕۆنی کە تۆزیشتر بە درێژی ئەمە سەری ڕۆنی ئاژەڵی لەگەڵ نەباتیە. بەڵام ئێمە کەلیمەی زەید کە بە کوردی نیمانە، زەید بۆ بەرهەمە ڕۆچەکان بەکارهێن، بەرهەمە ڕۆنە ڕۆچەکان بەکارهێنین و ڕۆن بۆ ئاژەڵەکان بەکارهێنین. کەواتە بۆ هەموو کەسێک پێویستە کەوا ڕۆن بخوا و ئەبێ بە ڕێژەیەکی باش بیخوا. بە تایبەتی بۆ ئافرەت پێویستە ڕۆژانە نزیکەی 70 گرام ڕۆن بخوا و پیا و نزیکەی 90 گرام ڕۆن بخوا
و ئەمانە وزە ئەبەخشن بەلەش و خانەکانی لەش نمووەکە بەم ڕۆنە. ئەو ڕۆنی کە بەکاردێنین لە خۆراکەکانماندا و قسە باسی زۆر لەسەر ئێمە جۆرە جاجەکانیان هەیە. جەناب دامەژت پێدا ڕۆنی ڕۆکی هەیە، ڕۆنی ئاژەڵی هەیە. دروستتر دەمێت لەسەرەوە بپرسم کە دەڵێن ڕۆنی کوردی خۆماڵی خۆمان یاخود ڕۆنی ئاژەڵی چەوری دووک ئەمانە جیاوازیان چیە و خەریکە وەکو باوی لێدێ لە هەندێک شوێن بۆ هەندێک کەس زۆر بەڕێژێکی زۆر ڕێژێکی زۆر لە دووک دەخۆن کە دەڵێن چەوریکی دروستە و تەواوانی کە ناخۆن. لەسەر ئەمە ئێوە ڕوونکردنەوەتان چێ؟ جارێ ڕۆنی ئاژەڵی بریتە لەو ڕۆنەی کەوا لە جستەی ئاژەڵا هەیە لەگەڵ ئەو بەرهەمانەی کەوا لە ئاژەڵەوە بەرهەم ئەهێنرێت. مەبەستم لە گۆشتە، لە دووگە، لە چەوریە، لە بەزە. اینجا دوای ئەوە بەرهەمەکانی شیر وەکو قەیماغ و کەرە و ڕۆنی بەرهەمی ڕۆنی حیوانێکە ئەمانە هەمویان لەو تایپەن لەو جۆرەن کەوا ینی دا ئەندێن بە ڕۆنە مامناوەندەکان. ینی ئەمانە ڕۆنن دانانرێن بە ڕۆنە باشەکان. بەداخەوە لە هەندێک لە سۆشیال میدیا و ئەمانە باسی ئەوە ئەکرێکەوە خواردنی دووک بە ڕێژەیەکی زۆر هیچ ترسی نییە و باشە. بێگومان ئەمە شتێکی غەڵەتە، شتێکی ڕاز نییە. ڕۆنی ئاژەڵی ڕۆنێکە لە زۆر باشەکاندا نانرێت. ئەتوانین کەواتە ئێمە ئەتوانین تەصنیفی بکەین ڕۆنەکانمان، ڕۆنە زۆر باشەکان، ڕۆنە مامناوەندەکان لەگەڵ ڕۆنە کوشندە و ژەهراویەکان. ئاژەڵ بە ڕۆنە مامناوەندەکاندا ئەندرێت و زۆر باش نییە. هەر حەزەکەم بۆ جەنابەت ئەوە ڕوون بکەمەوە کە هەموو ڕۆنێک لە دوو پێکهاتەی سەرەکی پێکهاتووە، لە چەورێ تێرەکان و چەورێ ناتێرەکان. کەواتە ڕۆنە ڕۆچەکانیشمان لەگەڵ ڕۆنە ئاژەڵەکانیشمان هەردووچی تیا هەیە. ڕۆنە تێرەکان چین؟ یعنی فاتی ئەسیدە تێرەکانمان ئەوانن کەوا لە 4 ئەتۆمی کاربۆن بۆ 24 ئەتۆمی کاربۆن پێکهاتووە زنجیرەیەکی درێژن وەکو سلسلەیەک وان، وەکو تەسبیحێک وان، هیچ خوار و خێچیەکی تیانە. بە کاربۆن هەمویان تێر بوون، بە کاربۆن و بە هایدرۆژین. کاربۆنەکان بە هایدرۆژین و بە ئۆکسجین تێرن و ئەمانە لە کاتی خواردنیە لە جستەی مرۆڤ شی نابێتەوە، کەڵەکە ئەبێ ئەچێتە بۆرەکانی خوێنەوە. دووبارە هەردوو ڕۆنەکە چ نەباتی بێ چ ئاژەڵی بێ هەردوو جۆرەکەی تایە، بەڵام ئەوانەی کە لە بەرهەمی ڕۆنی ئاژەڵیە هەن یان لە چەوری و دووگا هەن ڕێژەی ترشەڵۆکە چەورێت تێرەکان زۆر زۆر زۆرترە لە ناتێرەکان کە ناتێرەکانن باشەکەیان و ڕێژەی ئەوانە لە ڕۆژەکانە زۆرە. کەواتە کەسانێکمان هەن ڕەنگە ژەمێکی تەواویان ڕۆژێکی تەواویان ژەمە سەرەکیەکانیان بەس بە خواردنی چەوریکی ئاژەڵی تێپەڕێنن یاخۆت ڕێژێکی زۆر لە چەوری تێکەڵی هەندێک لە خواردنەوەکانیان بکەن بە هۆکاری ئەوەی چەوریکی زۆر لە جستیان زۆر بێ. لە دوای ئەو ڕوونکردنەوەی کە بە ڕێزیشتان پێتانداین بۆ مرۆڤێکی دروست و تەندروست چی بکە باشە، چۆن دەبێ هاوسەنگی و باڵانس ڕابگرێت لەو ڕێژە چەوری و ڕۆنی کە لە ڕۆژێک داوەری دەگرێت و دەیخوات؟ بێگومان هەروەک وتم ڕۆنە ئاژەڵەکان تامی خۆشە، هیچ گومانی تیانە کە تامی بەرهەمەکانی ئاژەڵ و چەوری ئاژەڵ تامێکی لەزەت و تامێکی خۆشتری هەیە وەک لە هی ڕۆژەکان. بۆیە یعنی هەندێک حەزی لە دووگە، حەزی لە مەسەلەن گورچیلەیە بە چەورێکەوە ئەمانە، بەڵام ئەمانە نابێت تۆ بەردەوام بی لەسەری. مەسەلەن هەفتەی جارێک ئاعتیادیە، بەڵام هەموو ڕۆژێک تۆ دوو بخۆی یان چەوری ئاژەڵ بخۆی یان بەرهەمەکانی ئاژەڵ قەیماغ و ئەمانە بخۆی، پێویستە مەسەن ئەگەر تۆ شیرێک خوارد شیرێک بخۆی کەوا چەوری کەم بێ،
هەر وەگوتم هەردووشی تایە تێرەکان و ناتێرەکانی تایە هەمانە شیری نەباتیمان هەیە وەکو شیری سۆیا ئەگەر جەنابتانیان بینەرانی خۆشەویست بە ناو سوپەر مارکێتەکانە بگەڕێن ئەبینن کەوا شیری سۆیا هەیە شیرێکی زۆر تەندەروست زۆر چاک بەڵام وەکووتم تامی خۆش نییە ئەویش کاتێکی ئەوێ بۆ ئەوەی کەواتە تۆ پیڕایی تا چەندێک ئێمە باشە بگواتینە سەر خواردنە ڕۆکیەکان ئایا ئەوەش دروستە تەنها بەهر لەسەر چاوریەکانی چاوریە ڕۆکیەکان بە تەنها بەکاربێنین یاخود دەبێ باڵانسەمان هەبێ باسی شتێکی کەشمان دەکرد حەزم کرد ئەو بڵم ئەو زەیتەی کە هەیە لەگەڵ ڕۆنە خستەکەی کە هەیە بەکاری دەهێنین دکتۆر جیاوازیان چییە و هەر کامێکیان بۆ چی بەکاردێ ئێمە ڕەنگە زیاتر هەندێکمانە بە تەنها ئەو جۆرە زەیتەی هەیە کە گوشرا و دەرهێنراوی ڕۆنە ڕۆکیەکانە ڕۆنە خستەکە ئەویش هەندێکی دەبینین هەم بە ڕۆکیە و هەم بە ئاژەڵیشە بەڵام شێوازی بەکارهێنانیان چییە هەر کامێکیان بۆ چی بەکارێن چۆن بە سوودە بەکاربێن بێگومان وەکو جارێت لەسەر پرسیاری یەکەمە باڵانسەکە بێگومانە بێ ئێمە باڵانسێک دروست بکەین لە بینی بەکارهێنان و خواردنی ڕۆنە ئاژەڵیەکان لەگەڵ ڕۆنە نەباتیەکانە یعنی ئەبێ ئەو باڵانسە دروست بکەین ئەمەش معنای ئەوە نییە ئێمە مەسەڵەن دایما لە پرسیاری پێشووتر تا بەسەن مەسەن باسی ڕۆنی کوردیت کرد کەوا ڕۆنی کوردی یەکێکە لە ڕۆنە باشەکان و خەڵک ئەڵێ ڕۆنی کوردیم هەیە ڕۆنی کوردی کە ڕۆنی ئاژەڵی بوو چ کوردی بێ چ عەرەبی بێ چ ئەمریکی بێ پێکهاتەی ئەم ڕۆنە پێکهاتەی شیمیاویەکە دیاریەکە کەواتە هیچ فەرق ناکە ئەگەر ڕۆنی کوردی تۆ بڵێ ڕۆنێکی کوردی زۆر باشم هەیە نەخێر پێکهاتەی شیمیاوی سەرەکی ئەم ڕۆنە کوردیە یان ئەم عەرەبیە یان ئەم ئەمریکیە ترشەڵۆکە چەورەیە تێرەکانن کە بە ڕێژەیەکی زۆر تایەتی ئیتر هیچ فەرقی نییە کوردی بێ یان عەرەبی بێ و ڕێژەیەکی زۆر لە ترشەڵۆکە چەوریە تێرەکانی تایە کە ئەمانەن بۆرەکانی خوێن ئەگرن و تووشی نەخۆشی دڵ دەکا بگەڕینەوە سەر پرسیاری دوای ئەوە کە جەنابەت باسێ کرد ئەم ڕۆنە شلەکان یان ڕۆنە تونگەکان ڕۆنە شلەکان ئەو پێکهاتە شیمیاوی کەوا هەیەی ئەو سلسلە کاربۆنیەی کەوا ئەتۆمەکان ئەتۆمی کاربۆنەکان کە بەیەکەوە بەسراون هەمووی تێر نییە بە هایدرۆجین لەبەر ئەوە دەبڵ بۆندی تیا هەیە یعنی لە سلسلەیەکە وەکووتم ئەتۆمەکان لە 4ەوە بۆ 24 کاربۆن بەیەکەوە بەسراون هەندێکیان 2 دەبڵ بۆندی تایە هەندێکیان 3 دەبڵ بۆندی تایە هەندێکیان 1 دەبڵ بۆندی تایە کەواتە شکاوەیەکی تایە لە کاتێکا کە ئێمە ئەی خۆین لە گەدەمانە کە شی ئەبێتەوە و خوێن وەری ئەگرێ ئەم سلسلەیە ئەشکێتەوە یعنی وەکو ئەویتریان نییە بچێتە سەریەک و کۆمەڵ بێ و هەرز نابێ واتە بۆ جەستە سوکترە ئاسانترە کە دواتر شی بکاتەوە بێگومان شی ئەبێتەوە و ئەچێتە ناو یەکەوە و جەستەش لەبەر ئەوەی ناتێرن بە ئاسانی حەزمی ئەکات و ئەیسووتێنێت بەڵێ ئەو ڕۆنانی کە لە بازارەکانی ئێمە و لە مارکێتەکان هەیە دکتۆر چۆن هەڵیان دەسەنگێنی دیانی کەسێک کە دەچێتە مارکێتێک دەوێت ڕۆنێک بهێنێتەوە بوو ماڵەکەی چۆن بژاردەی خۆی بکە ئێوە بەچی ئامۆژگاری دەکەن جارێ باسی ڕۆنی ئاژەڵیمان کرد و نەباتیمان کرد ئەتێ پێما بڵێ سوودی خواردنی چاوریەکە چییە بۆی زیاتر لی تێبگەین چۆگەر لە ڕێگەی سوودەکە شۆزانیمان دواتر دەشتوانین بزانین کە کامیان هەڵبژێرین بیخۆین بێگومان ڕۆنێکی تەندروست سوودی زۆر بە جەستەی مرۆڤ ئەگەێنێ جارێ وزەت ئەیاتێ وزەیەکی باشت ئەیاتێ وەکووتمان وزەکەی وزەی ڕۆن وزەی زەید 2 هێندەی پرۆتین و کەربۆهیدراتە و هەر گرامێک لە زەید 9 کالۆریمان لە وزە ئەیاتێ بێژگەلەوە ڕۆن ناوەندێکە بۆ تواننەوەی ڤیتامینەکان ڤیتامینی E, A, D, K ئەمانە کە لە ڕۆنا هەن
ئەمانە کاتێک کە ئێمە ئەم ڤیتامینانە وەرئەگرین بەهۆی هەر سەرچاوەیەکەوە بێ، مەسەن بەهۆی خۆراکەوە بێ، بەهۆی میوەوە بێ، ئەم ڤیتامینانە زۆر بە ئاسانی هەڵ ئەمژرێن لەلایەن ڕۆنەکانەوە. بەڵام کام ڕۆن؟ ئەو ڕۆنانەی کەوا ڕۆنی زەیتن کە ڕێژەیەشی زۆر لە فاتی ئەسیدە ناتێرەکانی تایە. ئەم ڤیتامینانە لە ناو فاتی ئەسیدە ناتێرەکانە ئەتوێنەوە و ئەو کاتە خوێن وەریەگرێ و سوودی لێ وەرەگرێ. بە پێچەوانەوە ڤیتامینەکان لە ناو ڕۆنە ئاژەڵیەکانە ناتوێنەوە، کەواتە جەستە هەرچەندە تۆ ڤیتامین وەرگری جەستە سوودی لێ نابین. دکتۆر لێرە زانیارێکی زۆر گرنگمان پێ دەدەیت بۆ یان بەرچاوڕۆنی وریایەکی گەورەمان پێ دەدەیت لەسەرەوەی کە ئێمە کەی و چۆن چ جۆرە ڤیتامینێک بخۆین. زۆر جار ئێمە ڕەنگە ڤیتامینەکان دکتۆرەکان پزیشکەکان پێمان دەڵێن بۆ نمونە تۆ پێویستە ڤایتامین دی وەربگریت، ڤایتامین ئی ئەوێت، بەڵام ئەمە زۆر گرنگە ئێمە بزانین چه ڤیتامینێک لە چی دەتوێتەوە لە دوای خواردنێکی پڕچەوری بیخۆین یان خۆت لەگەڵ خواردنێکا بخۆین تەنها ئاومان خوارد بێتەوە. بۆیە کەواتە چۆن بتوانین بزانین جیانکەینەوە ئەگەر جارێکی دیکە پێمان بڵیتەوە ڤیتامینەکان ئەو ڤیتامینانی کە لە کام جۆرە چەوریا دەتوێتەوە. بەڵێ خۆی جارێ سەرچاوی ڤیتامینەکان دابەش ئەکرێ. هەندێک ڤیتامین هەیە کەوا تۆ بە کەپسول و بە حەپ و ئەمانە وەری ئەگریت، ئەوانە عادەتەن ئەگەر لە دوای خواردن بخورێ باشترە، سود لەو چەوریە وەرەگرێ. هەندێکی تری تۆ لە سەرچاوی نەباتیەوە، مەسەڵەن بروکلی لە ئۆڤۆکادۆ، ئەمانە خۆی ڕێژەیەکی زۆر لە میوەکان هەمووی ئەم ڤیتامینانی تایە. تەنانەت کە تۆ لەبەر خۆر دانیشی ڤیتامین دی وەرەگری، دوایی جەستە سوود لەو ڤیتامینە وەرەگرێت و شیەکاتەوە. ئەمانە هەمووی سەرچاوی جیاوازن بۆ وەرگرتنی ڤیتامینەکان. ڕاستە دەستەکان خۆش بە چونکە بەڕاستی ئەوە لە لام گرنگ بوو کە بزانین ڤیتامینەکان لە جەستەماندا چۆن شی دەبنەوە، وەکەوەی کە لە چەوریەکاندا هەندێکی هەیەشی دەبێتەوە. جۆرە جیاوازەکانی ڕۆنی خۆراکی چین دکتۆر؟ ئەو ڕۆنانەی کە هەن بەڵێ هەندێکم ڕوون کردەوە لە سەرەتا، وەکو مەسەلەن ڕۆنی ئاژەڵی وەکووتم. بەڵێ ببوورە بێت ئەبرمەگە ئەم جاریان بەو ڕۆنانەش بماشی بکەیتەوە کە هەیە بەردەستێ بە بەکارانینەوە. ڕەنگە چونکە زۆرێک لە حاڵاتیان لەوە تێ نەگەن بەچاو یاخود کاتێک ئێمە دەڵێن ڕۆنی ئاژەڵی ڕۆنی تند ینی بەتاواتی لەوە تێ نەگەین کە کام جۆر لەو ڕۆنێک ئێمە بەکاری هێنین. باسی ئەومان کە پێشتر هەندێکمان هەیە ڕەنگە هەر نەخوێنێتەوە لەسەر ئەو مادەی ئەو قوتووەی کە تێیدا دانراوە. بۆیە چۆن ئێمە ورتر پێیان بڵێن جۆرەکانی چی؟ جارێ ڕۆنی ئاژەڵی ئەو ڕۆنانان کەوا لە چەوری ئاژەڵەوە یان وەکو ئەوەی خۆمان کە باواڵێ ڕۆنی کوردی و ئەمانە ئەو ڕۆنانە دووگ و چەوری ئەمانە کە بە ڕۆنە باشەکان دانرانرێن، ینی ڕۆنە مامناوەندەکان دانرێن. ڕۆنە جۆری دووهەمیان ڕۆنی نەباتیە کە ئێمە پێڵین زەیت، زەیتەکانن. ئەمانە لە تۆوی ڕووەک وەرئەگیرێن وەکو گوڵە بە ڕۆژە، وەکو کونجی، و هەندێکی تریان هەیە کەوا لە بەری ڕووەک وەرەگیرێ وەکو زەیتون یان ئۆڤۆکادۆ یان زەیتی خورما، ئەمانە لە بەرەکان وەرەگیرێن. ئەمانە پێکهاتەی شیمیایی کولی یەکێک لەمانە جیاوازە و باشترین زەیت، باشترین ڕۆن بۆ توانەوەی ڤیتامینەکان زەیتەکانن. ئەمانە بە ناوەندێکی باشن بۆ توانەوەی ڤیتامینەکان و وەلەش سوودی لێ ئەبینێ. جۆری ترمان هەیە کە لە ڕۆن کە بە ڕێژەیەکی زۆر لە ناو بازار و سوپەرمارکێتەکانە هەیە، ئەمانە پیانەوتێ ترانسفات یان ئەو ڕۆنانەی کەوا هایدرۆژین کراون. ئەم ڕۆنانە ئەمانە ژەهرن. من وەکو خۆم وەکو پسپۆرێک لە بواری ڕۆنی نەباتیە بە چاچی ئەزانم دوور کەویتەوە لەم ڕۆنانە لە ماڵەکانە. یعنی نابێت ئەم ڕۆنانە بە هیچ شێوەیەک بەکاربێنرێت. ڕاستە لەسەری نووسراوەکەوە زەیت نەباتی خاڵس لە ساسە حەڵاڵێکیشمان بۆ حەڵاڵیش نووسراوە. ڕاستە ئەمانان
پێشتر نەباتی بووە بەڵام بەهۆی ئەوەی کەوا پرۆسێسێکی شیمیاوی کراوە هایدرۆجینەیشن کراوە هایدرۆژینێکی زۆری پیابراوە بە زەیتەکە لەگەڵ گەرمیێکی زۆر و عاملێکی مساعیدی وەکو نیکەڵ ئەم ڕۆنە توم بۆتەوە ئەم ڕۆنانە هەمویان ئەمانەی کەوا لە بازار هەن لە قوتووە لە تەنەکە لە پلاستیکە لە سەتڵە ئەمانە هەموو لە بەڕۆنە کوشندەکان بەکارێنن بەداخەوە هەندێک لەمانە هەندێک شەریکات ینی ئەمەنگە تامێکی خۆشی تێکردووە کە خەڵک بە تامەکەی هەڵەخەڵەتێکیان بۆ تام و بۆنی تایبەت بەکار دەێنرێنی ڕێژێکی کەمە بەس بۆ تام و بۆ تامەکە مەسەن ئەڵێ لە ماڵەوە ئەڵێ فلان ڕۆنم کڕیوە بەس یەک کەوچکەکەمە ناوچلەکەەوە یان ناو برنجەکەەوە تامێکی بۆنێکی خۆشیە ئەمە زۆر زۆر هەڵەیە و ئەبێت دوورکەویتەوە لەمانە منەظەمەی WHO بەڕێوەبەری منەظەمەکە کە دکتۆر تێدۆس ئەدەنۆم ئەمە بەڕێوەبەرە ئەمە ئەڵێ ئەم ڕۆنە هایدرۆژین کراوانە ئەمانە ژەهرن ئەمانە کوشندەن ئەبێ ئەمانە نەمێنن بێگومان منەظەمەی WHO ئەمانە بەرنمەیەکیان لە ساڵی 2010 داناوە بۆ هەتاوەکو ساڵی 2023 ینی بۆ ماوەی 5 ساڵ بەرنمەیەکیان هەیە کەوا پێوتێ ڕێپڵیس ینی لە جێگرەوە ینی بەرنمەی ئەوان ئەوەیە کەوا بە هیچ شێوەیەک ئەم ڕۆنە بەکار نەهێنن هایدرۆژین کراوەکان لە جیاتی ئەمانە زەیت بەکار بهێنرێت چونکە ئەمانە ئەم ڕۆنانە ئەبن بە تووشی نەخۆشیەکی نەگوازراوە کەوا زۆر زەرەری هەیە بۆ جستەی مرۆڤ. دکتۆر ویسم پرسیاری ئەو بکەم بۆی ڕوونتر تێبگەین ئێمە هەڵبەتە بۆ ناسینەوەی ئەم جۆرە ڕۆنە هایدرۆژین کراوانە ئەوەیە کە ئەم ڕۆنە خەستەی کە هەیە ئەوە پێویست ناکە لە سەری نووسرابیان لە نووسینەکانە بە دوای کۆدێک شتێکە بگەڕین بۆی تێبگەین وەکو هەندێک بابەتی دیکە خۆی بۆ خۆی بەم پرۆسەسە تۆن کراوەوە بەڵام شتێکی دیکەمان هەیە هەر لە سەرتاشۆ باسی ڕۆنی کوردی خۆمانمان کرد ئەم ڕۆنە لە ڕێگەی کارگەکانەوە خەست نەکراوەتەوە ئەو ڕۆنە بە جیاوازی و لە ڕێگەی ئەو ئەمەلیە دەستکردە ئاسایی کە دەکرێت ئەمەش هەمان شێوازە یاخود ئەمە مەترسێکی کەمترە دکتۆر ئەمان ئەگەر ڕۆنەکە حیوان بی مەترسەکەی کەمترە چونکە هایدرۆژینەیشنی بۆ نەکراوە ئەوە بەبەستەکە بۆی هاوڵاتیان بتوە ئەگەر کەسێک هەر لەگەڵ ئەوە بێ ڕۆنی خەست بەکاربێنێ دەتوانێت لەو جۆرە ڕۆنە ئاژەڵیانە بکات ڕۆنە ئاژەڵەکان کوشندە نین بەڵام مامناوەندن ڕۆنی باش زەیتی باش نەباتیە بەڵام ئەو ڕۆنانەی کەوا کوشندەن ئەو ڕۆنانی کەوا زەهرن ئەمانەن کە لە بازارەکانە بە ڕێژەیەشی زۆر ئەبینرێت و بەکار ئەهێنرێت بەداخەوە دکتۆر بەڵام سەرڕای ئەوەش لەسەر ڕۆنە ڕۆکیەکانیش هەندێک دەنگ و باس هەیە دەبینین ینی خەڵکی لەمەش ترساوە هەندێکیان بۆنەکەیان تۆزێک جیاوازە ڕەنگە بۆی ڕۆکەکەەوە بێکە بەتایبەت نامۆ بێ بۆ ناوچەکەیەمە و کوجانابتان باسی سۆیاتان کرد وەک شیرەکەی ئەگەر بۆ نمونە لە زەیتیش بێ ئەوەی دەبێت بێڵم ئەو ڕەنگە جیاوازانەی لە زەیتەکاندا هەیە کاڵ هەیە تۆخ هەیە هەندێک هەیە ڕێژەی چڕێکەکەی کەمە هەندێکەیە ڕێژەی چڕێکەکەی زۆرە خەسترە ئەمانە کێشەیان نییە هاوڵاتیان ینی یان شتێک هەیە بتوانن بیناسنەوە بە کوالیتێکی کامیان باشترە بڵێ خۆی ڕۆن هەتاوەکو کاڵ بێ باشترە و بۆن و تام و ئەمانە زەیت ببوورە مەبەستم زەیتەکە ێستا باسی زەیت دەکەم کە یەکێکە لە ڕۆنە باشەکان کە پێویستە ئێمە بەکاری بێنین هەتاوەکو ڕەنگی کاڵ بێ باشترە ڕەنگە تۆخەکە بۆ سوورکردنەوە خراپە ینی پاژماوەی ڕۆکەکەی کلۆرۆفیلیتیایە بەعزە پێکاتەیەکی تریتیە لە کاتی تەسفیەکردنا بە باشی تەسفیە تەمان ڕۆنی ڕۆژی کە پاش ئەوی ڕۆنەکەی لێ دەرەهێنرێ بە چەنەها خەتەوات و هینی ترا ئەڕوا تاوەکو ئەگاتە بەردەستی تۆ مەسن سپیکردنەوە تام لابردن بۆن لابردن خەڵتە لابردن و ئەمانە ئەگەر ڕۆن هەتاوەکو کاڵ بێت ڕۆنەکە باشترە و هەندێک ڕۆن ئەگەر تامی هەبێت بۆنی هەبێت معنای خراپی نییە
بەڵام معنای ئەوەیە بە باشی تەصفیە نەکراوە بە باشی بۆنەکەی لا نەبراوە. مەترسیەکی نییە لەسەر ژیان هیچ ترسێکی نییە بەڵام هەیە ئەڵێ من حەزم لە بۆنەکەی نییە بەڵام دووبارە ئێمە لێرە مەسەن لە بازارە ڕۆن هەیە لە مەسەن ڕۆنی بایعی هەیە ڕۆنی سەرو ئەوە هەیە ڕۆنی زۆر باشتر هەیە. باشەکانیان چییە؟ باشەکانیان مجموعەیە شت هەیە کە باشە. ئەو ڕۆنانەی کە لە تۆوی ئەو ڕۆکانە دەرەهێنرێت کە لە مەنتیقە ساردەکانن ئەمانە زۆر باشترن لەو ڕۆنانەی کە لە تۆوی ئەو ڕۆکانە دەرەهێنێت کە لە مەنتیقە گەرمەکانن. عادەتەن تۆوی ڕۆکە مەنتیقە ساردەکان لێرە ئێمە احتیمال دەکەینە سەر پێکهاتەی شیمیایی ڕۆنەکە ئەوەی کەوا زۆر گرنگە بەلای ئێمەوە لە زەیتە ئۆمێگا 3 ئۆمێگا 6 ئۆمێگا 9 زۆر بەلامانەوە مهمە. ئەگەر منتیقەکە سارد بوو و جۆری ڕۆنەکە احتیمال دەکاتە سەر ئەوە ئەگەر ئەم 3 ئۆمێگایی تیا بوو بە ڕۆنە باشەکان دائەنرێن و ئیلا ئەگەر تۆ ڕۆنی بایعی و ئەمانە کە بڵاوەکرێتەوە لە بازاڕا هەیە و خەڵک زۆر بەدڵی نییە ڕۆنێکی زۆر باشترە لەو قوتوانەی کەوا لە بازار هەیە و خەڵک ئیخوات و کوشندەیە. دەستەکان خۆش بە دکتۆر یان دکتۆر لە ڕۆنە هایدرۆژین کراوەکان کە باس بۆ کردین بێژگە لەوانە خواردنی تر هەیە کە ڕۆنی هایدرۆژین کراوی تیابێت یعنی لە خواردن نابێت مەرجنیە ئێمە تەنها بە ڕۆنەکە بێت چۆ خۆت زانین چەندەها جۆر بابەتی دیکە بەکاردەهێنین. مەترسیمان هەیە لەسەرەوە بووی بە ئاگاوین ڕەنگە لە ڕێگەی خواردنێکەوە بەکاری بێنین یاخود بتوانین مەسە بەرمانکەوێتتر ئەویان زیانی دەبێت چۆن دەبێت. عادەتەن ئەو شوێنانی کەەوە خواردنی خێرا ئەفرۆشن وەکو فاسفود و هەمبەرگر و ئەمانە چونکە ڕۆنەکانیان چەند جارێک بەکاری هێنەوە بۆ سوورکردنەوەوانە بە تایبەتی لە وڵاتانی ئەم مەنتیقەی ئێمە کەوا کوالەتی ئەوە کۆنتترۆلی ئەوە ناکەن بزانن ئەم شوێنی هەمبەرگەر و ئەمانە ئایا ئەو ڕۆنەی بەڵێ زوو بیگۆڕن یا زوو فلتریشنی بۆ بکەن ئەمانە بەڵێ ترانسفاتی تایە ئەو زوربەی زۆری ئەو خواردنانی کەوا بەستون وەکو پیزای بەستوو کە لە سوپەرمارکێتەکان بەڵێ ئەمانە ئەوانەی تایە کە ئەبێ ئێمە زۆر دوور بین لەوانە زۆر بەکاری نەهێنین یانی زۆر نەبێ بینێکەوە بە بەردەوامی بەکاری بێنین. بەڵێ کەواتە لێرۆ هەم بۆ ماڵەوە بۆ کەسێکی ئاساییش چۆن زەیت تا چەندێک دەتوانێت بەکاربێنێت تا یەک جار یاخود دوو جار دەتوانێت بەکاری بێنێت بۆ سوورکردنەوەی خواردنێک بێت بۆ ئەو جۆرە خواردنانەی کە دواتر دەمێنێتەوە زەیتەکەی یاخود دەبێت فڕێ بدرێت. بڵێ ئەگەر مەبەستی ئەوە بێ بۆ بەکارهێنانی جارێ خۆی هەر زەیت کە ئەتەوێ بیکڕیت و بۆ چێژلێنان بەکاری بێنی من ئامۆژگاری ئەوە کەم کە چوویتە سوپەرمارکێتی ئەوەنە بکڕێکەوە لە 6 مانگ زیاتر نەمێنێتەوە. یعنی زەیت عادەتەن بەشی مانگێکەکە یعنی لە بوتڵەکە هەتا ساڵێک باشە ئەکسپایر نابێت بەڵام کە هەڵێ بچڕی محاولە بکە لە ماوەی مانگێکە بەکاری بێنە. اینجا دوای ئەوە مجموعەیەک بەکارهێنانی مەسەن ئەگەر بەردەوام تۆ زەیتەکە بەکاربێنی بۆ سوورکردنەوە ئەوانە بێگومان نابێت بە بەردەوام بەکاری بێنی باشتر ئەوەیە یەک جار ئەگەر بە زەیت شتە سوور کردەوە دوای ئەوە فڕێ بێ. اینجا نقطەیەکی زۆر ڕئیسیمان هەیە قرچانی ڕۆنە ینی بە تایبەتی زەیت کە قرچێنی ئەوەی کە باو بووە لە لای ئێمە مەسەن ڕۆن قرچانوتە و بە تایبەتی بۆ پڵاو دووکەڵی لێ هەڵساوە ئەمە ئێمە نابێ بیاڵین بگاتە ئەوەی کەوا کە لە گەیشتە دووکەڵکردن ئیتر دوای دووکەڵکردنەکە یەکسەر ئاگرەکەی لێ بگرینەوە. ئەم وەزعیەتە پێوتێ سمۆکینگ پۆینت یان خاڵی دووکەڵکردن کولی زەیتێک خاڵی دووکەڵکردنی جایە لەگەڵ ئەوی ترا بۆیە هەندێک زەیت ئێمە ئەتوانین بەکاری بێنین بۆ چێشت مەسەن هەندێکتر ناتوانین بەکاری بێنین بۆ چێشت مەسەن خەردەل و ئەمانە جیاوازی هەیە لەگەڵ ڕۆنی گوڵە بە ڕۆژەوە ئەمانە سمۆکینگ پۆینتەکەی خاڵی دووکەڵکردنەکەی هی گوڵە بە ڕۆژە هی کانۆڵا هی گەنمەشامی هی ئەمانە بەرزترن ئەتوانین بۆ
چێژلێنانیش بەکاری بێنین ئەتوانین بۆ سوورکردنەوەش بەکاری بێنین. واتە ئاساییە ئەگە بگاتە خاڵی دووکەڵکردنەکە کێشە نابێت دواتر بەکار بهێنرێت ئەوە خاڵێکی چون ڕەنگە من بەش بە حاڵی خۆم بە مەترسیدار سەیرم کردەوەم زانیوە گەر دووکەڵی کردەوە ڕۆنەکە سوتاوە و تاو نابێت بەکار بهێنرێت. تەنها ئەوەنگە کە گەیشتە دووکەڵ ئیتر تۆ بیکوژێنیتەوە چونکە هەموو زەیتێک دوای ئەوەی کە گەیشتە دووکەڵ اینجا دوای ئەوە ئەکوڵێ کەواتە دووکەڵکردن لە پێشە اینجا کوڵانە کە دووکەڵی کرد و گەیشتە کوڵانن ئیتر ڕۆن بەکارهێنانی زۆر ترسناکە چونکە هەرچی پێکهاتەیەکی باش لە ناو زەیتەکە هەبووە هەمووی لە ناو چووە دوای ئەوە هەندێک پێکهاتەی تر دروست ئەکا هەندێک بە زمانی ئێمە پێوتێ ڕادیکاڵ ئەمانە دروست ئەکا کە نقطەی ڕەشن ئەم نقطە ڕەشانە هەمووی مەوادی شێرپەنجەن کە لە ناو ڕۆنەکە دروست بووە نەسوودی ئەوەی هەیە خۆراکی تیاماوە بێژگە لەوە زەرێکی زۆریش لێە مادەی شێرپەنجەن و تۆئەی خۆی بەداخەوە پێشتر ینی ئێمە لە کۆنا لەوانەیە دایک و ئەمانە پێشتر کە پڵاویان لێ ناوە ڕۆنەکان ئەوەنگە داخ کردووە ینی ئەوەنگە دووکەڵی کردووە کە کردویانە بەسەر برنجەکە ینی بەجە نقطەیەکی ڕەشۆمانە بەلای ئێمەوە زۆر ئاسایی بووە بەڵام ئەوانە هەمووی مادەی شێرپەنجەن و کەواتە بە هیچ شێوەیەک نابێ ڕۆن نێڵی بگاتە ئەوەی دووکەڵ بکە یان بە چاو ئەیبینی کە دووکەڵی کرد ئیتر بەسە بیگرەرەوە و ئەگەر بۆ پڵاو بەکارهێنا بیکە بەسەر پڵاوەکە بەڵام بۆ سوورکردنەوە خۆی عادەتەن کە شتەکەی کە خواردنەکەی تیەکەی ناگاتە ئەوەی کەوا دووکەڵ بکە. ڕاستە زۆر سوپاسەکەم بۆ تەواوی ئەو زانیارانی پێداین و هەروها لەگەڵەوەشە هەرچەندە کەم باسیەوەشمان کرد کە چۆن بەرچاوڕوونیمان هەبێت لەسەر و زەیت و ڕۆنانەی کە هەن لە مارکێتەکانە بەڵام ئەگەر شتێکی دیاریکراوە بێ بۆ کڕینی زەیت بە تایبەتی هەڵی بژێرین لە کۆتایی یا پێمان بڵێ کە ئێمە چۆن توانین بابەت یاخود خواردن و ڕۆنێکی چەوری تەندروست هەڵبژێرین بۆ خۆمان بۆ ئەوەی کە بتوانین هەم خواردنی پێ سوورکەین و هەم خواردنی پێ دروستکەین بۆ کۆتایی دەمێ ئامۆژگاری ئەومان پێ بدەیت. بڵێ وەک کۆتایی من حەزەکەم قسەی کۆتاییم ئەوە بێکەوە تکا ئەکەم زۆر دوورکەوەرەوە لە بەکارهێنانی ئەو ڕۆنانەی کەوە بە سەتڵ و بە تەنەکە و بە دەبەو ئەوانە ئەفرۆشرێ لە بازاڕەکانە من ناڵێم ئەبێ وازی لێبێنی ئەبێ بە هیچ شێوەیەک بە ماڵەکانتان هەیە تکایە گوێمێرە ئەوەی کەوا ئەمە بۆنی خۆشە تەندروستی خۆ لە پێش هەموو شتێکەوەیە بۆن خۆشی گرنگ نییە ئەمانە ژەهرن اینجا دوای ئەوە ئەگەر تۆ ڕۆنێکی کڕی زەیتێکی کڕی بە باشی ئەزانم کەوا پشتی بوتڵەکە بخوێنیتەوە بزانی پێکاتەی ئەمە لە چی دروست بووە زۆربەی ڕۆنەکان تایەتی مەسەن ئەڵێ ساتوریتد فاتی ئەسید لەگەڵ ئەنساتوریتد فاتی ئەسید ڕێژەکانیان نووسراوە کەواتە تشەڵۆکە چەورێ تێرەکان و ناتێرەکان هەتاوەکو ناتێرەکان ڕێژەی لەسەر ئەو لەی بڵا زیاتر بێ بە ڕۆنێکی باشدا ئەندرێت هەتاوەکو ڕۆنەکە نووسرا بێ سمۆکینگ پۆینت مەسەرەن 250 260 هەتاوەکو بەرز بێ بە ڕۆنێکی باشدا ئەندرێت چونکە تەحملی گەرمیەکە چونکە گەرمی لە یاشی نابێتەوە زۆر بە باشی ئەزانم هەر کەسێکەوە زەیتی کڕی پشتی بوتڵەکە بخوێنێتەوە بۆ ئەو معلوماتانە و ئینجا زەیتەکە بکڕێ و زەیتی زۆر باشیشمان هەیە لە سلێمانیە یعنی لە سوپەرمارکێتەکان زەیتی زۆر چاکن زەیتی کانۆلا من باسی شەریکات ناکەم ناوەهێنم زەیتی کانۆلا یەشێکە لە زەیتە چاکەکان کە ئەمانە هەر سێ ئۆمێگاکەی تایە ئۆمێگا 3 ئۆمێگا 6 ئۆمێگا 9 هەر بۆ زانیاری ئەوەی کەوا بۆ ئێمە پێویستە ئۆمێگا 3 و 6 لەشی مرۆڤ ئۆمێگا 3 و 6 دروست ناکە یان ئەبێ لە میوە وەریگرین یان ئەبێ لەو زەیتە باشان ئەوە وەری بگرین نۆکە دروستەکە لەشمان دروستیەکە
ساتوریتد فاتی ئەسیدەکان لەشمان دروستیەکە گرنگ نییە ئەگەر لەوانە شەوەری نەگرین بەڵام ئەن ساتوریتد فاتی ئەسیدەکە ئۆمێگا 3 ئۆمێگا 6 لەش دروستی ناکە ئەمانە بە ئینگلیزی پێیانەوتە ئیسێنشیال فاتی ئەسید ئەمانە پێویستە ئێمە لە سەرچاوەیەکی تری وەرگرین کە ڕۆنی ڕۆژی باشترین سەرچاوەیە بۆ ئەوە تکایە پشتی بوتڵەکە بخوێنەرەوە لەیبڵەکە بۆ ئەوەی ئەو زانیاریانە هەمووی لەویان نووسراوە اینجا ڕۆنێکی تەندروست و باش بەکاربهێنە و بیبەرەوە بۆ ماڵەوە. دەستەکانت خۆش بێ دکتۆر حکمت حاجی نووری حەڵواچی زۆر سپاس دەکەین جەنابتان پرۆفیسۆر یاریدەدەر و پرۆفیسۆری بەرەمێنانی ڕۆنی ڕۆکی لە کۆلێجی زانستە ئەندازیاریەکان کشتتوکاڵی لە زانکۆی سلێمانی. هیوادارم کە لەم پرۆگرامە ئەوەی بیستوان سوودی لێوەربگرین و مەبەستمان ئەوە نییە چی دیکە دژایەتی و خواردن و پڵاو و برنجە چۆری دایک و نەنک و خانمە کاوانەکانی کۆن بکەین مەبەست لەوە نییە مەبەست لەوەیە کە ئاگاداری تەندروستی بین کە لەگەڵ تێپەڕبوونی ژیان لەگەڵ پێشکەوتنی ژیان لەگەڵ هەموو ئەو بابەتانی لە دەوروبەرمان دەگوزارێن بەڕاستی بابەتەکان گۆڕاون ڕەنگە ئێمە تەنها ئەوەندە ببینیم بڵێن ژیان پێشکەوتووە تەکنەلۆژیا زیادی کردو و زانیاریەکان زیادیان کردو جاران کەس ئەم شتانەی نەدەزانین و زەرەریشی نەبوو نەخێر هاوڵاتی خۆشەویست لەبەرەوەی ئێستا بابەتەکان چەندە زیان کردو هاوڵاتیان زیرەکتر بوون ئامێرەکانی دەوروبەرمان زیاتر بوون کەواتە ژینگەکەشمان پیستر بووە ئەو ژینگەیەی کە پێشووتر ڕەنگە خۆراکێکی ناتەندروستیشی تێدا خورابێ بەڵام هەوایەکی پاک و ژینگەیەکی دروست بەو ڕێژە و ئەندازەی ئێستا زیانی پێنەگەیان بێتی هەمومانە زۆر گرنگن بەڕاستی هیوادارم ئاگداری تەندروستی خۆتان بن هیوادارم کە سوود لە تەواوی زانیارانە وەربگرن جارێکی دیکە زۆر سوپاس بۆ جەنابتان دکتۆر زۆر خۆشحاڵ بووم هیوادارم نمونەتان زۆر بێ و هەمیشە بتوانین ئەو زانیارانە دەست بڵاو بکەینەوە هەمووان تا تەندروست بێت. سپاس بۆ ئێوەش. سپاس.